ئولفات و مەینەتی چی بکەم بوو بابەشم لەم دونیایە چارە ڕاشم چیتر لە مازارە دڵم بەرگە ناگرێ فرمێز کوژان بوونە هاوڕێ ئۆف ئۆف هەزاران ئۆف لە بەختی ڕاشم ئاخ 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 هەزاران ئاخ لە بەختی ڕاشم ئەزیتە هەز دەکەم چیرۆکی ئەم ئیشقا دەسانێکی گریان هەر چوار وەرزم گەڵا ڕێزە گەڵای خۆزگاکانم هێواش هێواش واری جارم چییە توخوا یارە یارە بەرگە ناگرم دڵتانگم یارە 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 بەرگە ناگرم دڵتانگم یارە بووکێ یەکشەم تا پێنجشەم کاتژمێر 9 لە نێت تیڤی.